بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک سعیدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی کێتی نیشتیمانی کوردستان تاوتوی چەند پرسێکی تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەندیەکانی هەرێمی بەغدا سەردانی سوودانی بۆ هەرێمی کوردستان دەکەین. کاک سعیدی بەخێر بێن، سوپاسیان دەبێن. زۆر سوپاس. گەر سەرەتا لە سەردانی سوودانیەوە دەست پێ بکەین. محەممەد شا سوودانی بۆچی هاتوۆتە هەرێم؟ هەر بۆ مۆستی دیداری سلێمانی بوو یاخود هەدەفی دیکەشە بوو لە سەردانەکەی سوودانی؟ نا بەڕێزیان ڕێزرای هەرێمی ڕێزرای عێراقن. عێراق وڵاتێکی دیموکراتی پەرلەمانی فرەحیزبی فدرالە. دوو لە ئەنجامی انتخاباتی پێشوەخت پاش گفتوگۆیەکی دوور و درێژ و ساڵێک و 3 مانگ چاوەڕوان کردن، محەممەد شا سوودانی لەناو هەموو سیاسەت دوانەکانی عێراق بە پشتیوانی کوردیشەوە دەستنیشان کرا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق. پاش دیداری یا بڵێن دیالۆجی نیشتیمانی ڕێککەوتن لەسەر وەرەقەیە کە ئەو وەرەقەیە لە ئەنجامدا بوو بە بەرنامەی حکوومەتی فدرال و یەکەم بەرنامەی ئەو حکوومەتە ئەوە بوو کە هەوڵۆدا ڕەشنووسی یا مەسوەدەی بودجە ئامادە بکە. مسوەدەی بودجیان ئامادە کرد و نردیان بۆ پەرلەمان بە داهاتوێکی نزیک گفتوگۆی لێ دەکرد پەرلەمان و بەو مناسەباتەی کە ئێستا لە مانگی ئازادێ پێشنیاری بوونی هەڵەبجا بە پارێزگاری ژمارە 19 عێراق موافقە کرد لە ئەنجومەنی وەزیران و پاش ئەو ساردیەی هەبوو لە نێوانە و گژێ هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یەکەم جارە بە دەستێکی کەمتر بەتاڵ سەردانی هەرێمی کوردستان بەس ئەوەی هەڵەبجەی پێبوو دەستەکەی سوودانی وەکو دەڵێ کە پێبوو مەسەلەی بودجەی 3 ساڵی پێبوو چارەسەرکردنی کێشەکانی هەڵواسراو، بەڵام ئەمانەی کێشەی هەڵواسراون کە مەسائلی ئەمنیە مادەی 140 شایستە داراییەکانی ترە ئاوەدانکردنەوەیە بارودۆخی ئێرهابە سیاسەتی نێودەوڵەتیە سیاسەتی ئەقلیمی ئەوانە هەر کەسە و بەپێی اختصاصی خۆی ئیشی لێژنە تایبەتیەکانی لایەنە سیاسیەکان و پەرلەمان گفتوگۆی لەسەر بکەن و چارەسەرکردن، بەڵام مەسافەی 1000 میل بە هەنگاوێک دەست پێ دەکات. هەنگاوەکانی خاوبوونەوەی گرجیەکان دەستی پێکرد. باشە، بەس سوودانی 4 مانگ کابینەکەی تێپەڕیوە ئەوەی کە تایبەتە بە هەرێمی کوردستان لە کارنامەکەی شتێکی ئەو تۆ جێبەجێ کراوە جگە بڵین سوودانی خۆی ڕاستە سەرۆکی وەزیرانە، بەڵام جێبەجێکردنی ئەو پەیوەندی بە لایەنە سیاسیەکانەوەیە. لایەنە سیاسیەکانی کامڕۆ لە عێراقن لە ئەنوتم ئەمە هەڵبژاردنەکە هەڵبژاردنیی پێشوەخت و پاش ڕەتکردنەوەی کابینەی عادل عەبدولمادی و دەست پێکردن بە هەڵبژاردن و ئەنجا پێشوەخت یعنی بەو کابینێ من ڕازینیم کابینەیەکی خێرام دەوێت بۆ ئەوەی عێراق جارێکی تر لە کارەساتێکی گەورەتر نەزاد بە عێراق گەیشتۆتە مەرحەلەی لادەولا ببێتە دەوڵەتی عێراقی خاوەن سیادە. عێراق ڕۆژانە سەروەریەکانی بریندار دەکرێت، عێراق تووشی ئەنواعی کێشەی کاردانەوەکانی ئیرهاب لە ناو عێراق دەبێت. بەوانە هەمووی کارێکن کە پێم وایە نا بەڕێز محەممەد شایع سوودانی و نا هیچ بەڕێزێکی تر بتوانی بەتەنها جێبەجێ بکە لایەنە سیاسەکان پشتیوانی نەکرد. باش، بەس هیچ ناوبژوانێک دەکات لە بینی پارتی ویکێتی سوودانی هاتووە قسەیەکی خێر بۆ چارەسەری کێشەکان ناکەم پێویست بکەیت خۆی پێخۆشە بۆ کابینەکەی ئەویش ڕەحەتترە هەرێمێکی کوردستانی یەکدەنگ و جێگیر هەبێ لە هەرێمێکی کوردستانی پشتێشە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەرێمی کوردستان بارودۆخی ئەمنی لە هەرێمی کوردستان و سەقامگیری هەرێمی کوردستان باشتر لە ناوڕاست و خواری عێراق. باش، بەس ئەوەی کە پێویست بە کورد مادەی 140 لیژنەکە مانگێکی بۆ دانرابوو، یاسای نەوتوغاس 6 مانگی بۆ دانراوە، ئەو پرۆژه یاسای بودجە بڵێن ڕەژنووسەکەی ئامادە کراوە
ئەوانە پێ دوایە چارەسەر دەکرێت. پرۆژەی یاسای بوجاوە دەکەوێت کەوتە پەرلەمان لە پەرلەمان گفتوگۆی لەس دەکرێت چکە هەموو لایەنەکانی کە لە پەرلەمان هەن تیمیان لە حکوومەتی شەیە لەوێ کە گفتوگۆی لەسەرکراوە ئەکید بەڕاو تەکبیر لەگە پەرلەمەنتارەکانی خۆیان و ڕەنگە کەمترین ماوەی پێوێ ئەگەر بکرێت بە زمانێکی پەرلەمانی زمانێکی هین دەنا ڕەنگە کێشەی گەورەی نێتە پێشێ ئەوەی تری کە پەیوەندی بە مۆزوعی کەرکووکەوەیە پەیوەندی بە مۆزوعی مادەی 140 هەیە بەگشتی پەیوەندی بە بارودۆخانەی کە ناجێگیرن لە مۆزوع منطقەی کەرکوو لە مەسلەی تعریب و داگیرکردنی زەویزاری خەڵک و جێڕانەوەی تعریب بە مەعنا فراوانەکەی لەگەڵ مەسەلە ئەمنیەکان لەسەر کێشە لەگە وڵاتانی زیران ئەوانە هەمووی بەحث مۆزوعی بەحسن ئێمە وەکو لایەنی سیاسی بە تایبەتی یەکێتی ئەکید لەو مۆزوعانە بۆ بردننی عێراق بەرە و زیاتر جێگیری و ئیستقرار کاری گۆرەکە. باشە بەس ئەوەی پێویستە بە کەرکووک و ناو دابرێنراوەکان هیچ اتفاق کرا بوو لەگەڵ سوودانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک دابنرێ یاخود ئەمە دواخرابەوەی تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزەکان لە مانگی نۆ نامێ داخلی تەفاسیلی ئەم مەوزوعە بم بەڵام پێویستە هەموو عێراقیەکان بزانن کە ئێمە بە ئیش و کارەکانی ئەم پارێزگاری ئێستا ڕازی نین هەر لایەنێکی سیاسی پشتگیری لە تعریب و زیندووکردنەوەی کردەوەکانی زمانی سەدام حوسێن کە ئێمە بە دژمنایەتی خۆمان و بە ئەعلانی شەڕ دژی خۆمان بزانین. کانجومەنی پارێزگاکان سەرکراوەیە لە ڕێبەغداوە نەتانتوانیوە چارەسەرێکی بۆ بدرۆزێت و پارێزگاری بەتەنێ ئەوان نین ئێمە لە خۆشمان لایەنە کوردستانیەکانیش زۆر بێخەتانین بەڵام ئەوە مەوزوعی بەحثە لە زمانی ناکۆچەکانی نێوان خۆمانە پێویستە عیلاج. باشە وەکو یەکێتی نیشتیمانی سیاسەتێکی تایبەت جیاوازە سیاسەتی پارتی بەرامبەر بەغداد چکە ئەمڕۆ پەیمانگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست باسیرەوە کردو کە سەرۆکیەکێتی زیاتر لە 35,000 سەردانی باغدای کردووە ئەم هەموو سەردانە یەکێتی نیشتیمانی بۆ بەغداد پێم وایە یەکێتی نیشتیمانی لە سەرەتاوە پێی وایە نزیکبوونەوە لە عێراق و بە توندی پشتیوانیکردن لە سیاسەتی جێگیربوون و ئیستقرار لە عێراق خزمەتێکی گەورە بە هەرێمی کوردستان و پێگەی هەرێمی کوردستانی بەهێزە دەکات. ناجێگیری لە عێراق و زیاتر گرنگیدان بە وڵاتانی دەوروبەر لە عێراق مەسەلەی کوردستان لە عێراق ئالۆزتر دەکات. باشە بە زۆکو نەوت و غاز ئەو وەفدانەی کە دەڕۆیشتن وەفدی یەکێتی نیشتیمانی تیانە بۆ ئەوەی بایکۆتی حکوومەت ئەگەر ڕێکەوتنێک بکرێ یەکێتی نیشتیمانی پشتگیری دەکات لە پرۆژە یاسای نەوت و غاز یاخود ئێمە هەموو ڕێکەوتنێکی کە قسەمان لەگەڵ بکرێ و ئەگاداری تەفاسیلەکە بین ئەکیدەوە ئەو مەسۆدەی پرۆژەی نەفت و غازی کە ئامادە دەکرێت لە پەرلەمانی کوردستان پەرلەمەنتاری مەش لەوێ تیمی لە پەرلەمانی عێراق و لە پەرلەمانی عێراق تیمی یەکێتی هەیە لیزنەی تایبەت هەیە من پێم وایە لەم مەوزوعەیە بە دنیایی و بە هاوسەری ناو هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت سەرکردەکانی کێگوتی نیشتیمانیش تێدا بەشدارە باس ڕێکەوتن کرا بوو لەسەر یاسای نەوت و غاز لەسەر کاکحەکیم ئێمە ئەوەی کە پەیوەندی بە بایکۆتە لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان فەرقی لەگە ئیشکارەکانی بەغداد ئێمە لە ئەو بایکۆتە لە ئەنجامی ئەوە هاتیە بە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نین لە هەندێک لەو ئیشانەی کە کرایە و گفتوگۆکانی کە دەکرێت لە داهاتوودا بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانێکی دوو پارتی چارەسەرکردنی ئەو کێشانەیە کە ئێمە تیمەکەی یەکێتی لە حکوومەتی هەرێم کشاوەتەوە تا ئەوە جێبەجێ دەبێت. بەڵێ نووسم پێویست بە بەغدا ئێستا پێ دوام جارەش نەوتەکە تەسلیم بکرێ ڕێکەوتنەکە جێبەجێ چووکە خۆی ئێمە لە بەردەمی واقعێک داین کە گۆڕانکاری زەحمەتە تێدا بێتەمای ئەوە تاخیری کەین کە گوایە بەنەوەیەکتکە بڕۆ ناڕوە ئێمە لە دژی هەرێمی کوردستان بڕیارێکی محکەمەی فیدرالی هەیە کە پەیوەندی بە نەفت و غاز و باداهات و ئەو بڕیاری لەو بابەتە پێشترش هەبووە تێدەگەی لە ساڵی 2011 هەیە بەڵام ئەو کاتە پێویستنەوە ئێستا ئەم بڕیارە موسەیەسە بەڵام لە هەموو حاڵەتەکان ئێمە دوو مادەی دەستوریمان هەیە پەیوەندی بە نەفت و غازەوە مادەی 111 و 112
ئێمە مادەی 110مان هەیە پەیوەندی بە سەلاحیاتی حەسری حکوومەتی عێراق هەیە. ئێمە مادەیەکی ترمان هەیە کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوە و پەیوەندی لەگەڵ دەرەوە و ڕێککەوتنامە لەگەڵ دەرەوەی عێراق بکرێت. لەمانەیان هەمووی پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق مناقەشەیەکی جددی واقعی بکە و هەوڵی ئەوە بدا مەسەلەی کێشەکانی پەیوەندی هەیە بە نەفت و غاز لە ئەو یاسای نەفت و غاز کە بۆ مادە دەستوریەکان قانونێک پێویستە لەو قانونە جێگام کاتۆ بۆی لەو کێشە ئیلا ئەبد لە ئابدین نەجاتمان. باش بەس پێ دوای لەم کێشەی نەجاتمان دەبێت چکە 2007ەوە 2007 ئێمە ڕازی بوون و مەسۆدەیەکمان نووسی بوو و ئەو مسۆدەیە ئیمزا کرا بۆ ئەوەی کە پێی دەوترێت بالأحرف الأولى یعنی بلو پرینت پێی دەڵێن بە ئینگلیزی، یعنی ئێستا مسۆدەکەی ئیمزا دەکەی غەڵەتەکانی چا دەکرێت دەخرێتە زمانێکی پاڵاوی پەرلەمانی تەقدیم دەکرێت لە دەدرابوو بە شورای دەولە ناوەڕۆکەی گۆڕی بوو. ناوەڕەکەی گۆڕی بۆیە ئەو کاتە هەرێمی کوردستان وتیانی ئەوە ناوەڕۆکی ئەو مسۆدەیە کە ئێمە دەستمەندێتی ئەوە بە ئەمینی دەستکاری نەکراوە، بۆیە ئەو مایەوە تا ئەمڕۆ ئینشاڵڵا جێبەجێ. باش ئێوە کوکێتی نیشتمان بە دەرکرێت لەگەڵەوەدا ناوتەکە تەسلیم بکرێت تەسلیمی بەغدا سۆمۆ بیفرۆشێ؟ نا من سوالەکەت باش تێ ناگەم چکە ئەو سوالێکی هینە وەکو ئەوەیە بەدوای فەرتەنە بگەڕێین. سۆمۆ وەکو خۆی هەیە یان ڕێگایك بدۆزرێتەوە دەتوانین لە شیمالی عێراق لە شیمال بۆ پارێزگاکانی سەروی عێراق وەکو هەولێر و سلێمانی دۆک و مووسڵ و کەرکووانە کۆمپانیایە کەبی لە بابەتی سۆمان شەریکەی نەفتی شیمال لەوەیانە توانی هەرێمی کوردستان دەوری ئەساسی هەبێ، یعنی هەلێک دەدۆزرێتەوە لە چوارچەوەی خۆ لە ئەسلی مۆزوعدا ئەوەیە کە بە ئاگاداری عێراق و بە پێی زەوابەتی کە لە عێراق بەگشتی هەیە لە عێراقی فیدراال بە کوردیشەوە نەفت بفرۆشتێ و ئەمە ئەگەر هەرێمی کوردستان باش دقەتی لێ بکە بە قازانجی بێ پێویستە موافقە بکە. باش ئەی بۆ غازەکە کە لە سنووریەتی نیشتیمانیە ئەو چۆنە ئێمە بەشێکین لە عێراق دەدا ئێمە بەشێکین لە عێراق تا ئێستا و ئێمە ئەکید پێویستمان بە معالەجەیەکی شەفاف هەیە بۆ ئایندەی فرۆش و بە بازاڕیکردنی ئەو غازە ئەو نەفتە غازەکە لەگە نەفتەکە لێک زیانیە. ئێوە بە چ مەرجێک ئامادەیەوە بەرهێنانن بۆ نمونە غازەکە و بەرهێنانی تێدا بکرێت زیاتر مەبەستم جگە لە پێداویستی ناوخۆ ئێمە کێ وەکو یەکێتی نیشتیمانی نا ئەمە خراپە پێم وایە ئەم مەوضوع لە نەفتیش نابێ هەبێ و پارتی چی دەوێ یەکێت چی دەوێت نەفت و غاز ئەگەر هەرێمین کوردستانین هەموو خەڵکی کوردستانی یەکێتی پارتی نییە هی ئەم جیلەژ نییە بەتەنێ هیچ جیلەکانی داهاتوش ئەمە ناکرێت لە هەر بۆنمانکە نەفت هەیە بیکۆڵەیەڵە بیفرۆش جیلەکانی داهاتوو چی بخۆن ئەمە بۆ جیلەکانی داهاتوشە ئەوەی کە ئێستا دەکرێت شێوەیەکە لە شێت گیریەکە شێت گیری یعنی بە پەلایاڵە بیفرۆشەوە کوردان بەسە سێرەوە سوپاری ئێمە ئیمکانیاتمان هەیە توانین بەبێ ئەو هەموو فرۆشەش باش بژین لەلایەک و لەلایەکی تریش نەفت بی غازی لە کامیان زیاتر سوودی هەیە بۆ هەرێمی کوردستان دەبی ئەوە بکەین. ئەگەر باش مامەڵی لەگەڵ نەکرێت کاریگەری خراپی دەبێت لەسەر چکە باسی منملانی ئەقلیمی نێودوڵەتی لەسەر غازی هەرێم دەکرێت ئەمە بۆ ئەوە بخەینە معاملێ و بخەینە سەودا و معاملە ئێمە کێشەیەکمان هەیە لەگەڵ عەرەب لە عێراق لەگەڵ کەم پێکهاتەکانی تر لە عێراق بەیەکەوە دەژین لەسەر دەستورێک موافقەمان کرد چوارچێوەی تەعاملاتی اقتصادی ئێمە دەستنیشان دەکەن هەوڵی ئەوە بدەین یاساکان پیادە بکەین و کاری پێ بکەین بەو شێوەیە کە دەگونجێ لەگەڵ بەژەوەندی هەموو خەڵکی عێراق بەگشتی و بە کوردستانیش. باش با پرسیارێکی لەسەر سوودانی لێ بکەم هەرێمی کوردستان وەکو یەکێتی وەکو پارتی و لایەنەکانی تریش پشتگیری سوودانی دەکەن پێ دوایە جیاواز بێت لەسەر وەزیرەکانی پێشتر چونکە دۆسی زۆری وەکو عادل عەبدولمەهدی بوو نەتوانرا پەیوەندێکی باشیان لێوەربگیرێ سوودێکی باشیان لێ ئێمە لە هەرێمی لە عێراق بەیەکەوە پێم دەوڵەتێکمانێ پێدەن دەوڵەتێکی فرەحیزبی دیموکرات پەرلەمانی فێدەرال ئەوەی کە ناوی
محەممەد شەیاع سوودانیە سەرۆک وەزیرانی حکوومەتی فیدرالە. ئێمە پشتگیری لە سەرۆک وەزیرانێکەکەین و هەوڵدەین سەرۆک وەزیرانێک بتوانین سیادەی عێراق بپارێزی، ئەمنیەتی هاوڵاتی بپارێزی، هاوڵاتی لە برسێتی نەزار بدا و لێ نەگەڕێ نظامێکی ناجێگی لە عێراق بێتن بۆ فریای عێراقکەوی سەربەخۆی اقتصادی و سیاسی عێراق ڕازینە و 4 مانگەی کە لە سەڵات 4 مانگ زووە 4 جارێ 6 مانگێک پێویستە تا بەشێک لە یاساکانی لە ئەوەی بڵێن بەرنامەی حکوومەت جێبەجێ دەبێ ئەو کاتە وەزیرەکانی و گرفتیان بۆ دروست نابێت لە ئەم لەحزەیە وەزیرەکانی ئێمە گلەیان نییە گلەیان نییە. زۆر باش لەسەر کوردستان بۆ هەڵبژاردن اتفاقی سەرەتایی کراوە بەکوێ گەشتون لە سەر هەڵبژاردن لە بینی لایەنەکان کۆبوونەوە پێمان تا ئێستا تا ئەو اتفاقە بە تەواوی پیادە دەبێت مشکلەکانی کە هەبوو بۆ مناقەشەکردنیەکیان لیستی دەنگدەران بوو یەکتریان کردنی بە 4 دائیرەی هەڵبژاردن بوو، سێمیشان مەسەلەی پێکاتەکان بوو یعنی قەومیاتی تر. ئێمە پێمان وایە مەسەلەی لیستی دەنگدەران ئەو لیستەی بایۆمەتری فیدرال بەکاربهێنرێت کە عێراقیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەکارهێناوە حاڵی حاضر تا سەرژمێری گشتی دەکرێت باشترین حەلە. دووەم ئێمە لە عێراق موافقەمان کردو لەسەر هەرێم 12 دائیرە بی ئێستا بۆ 4 دائیرە بۆ ڕازی نەبین با 4 دائیرە بی هەرێمی کوردستان هەوڵی ئەوە بدەین ئەو 4 دائیرە انتخاباتێکی نزیک لێ بکرێت. سێمیان مەسەلەی پێکهاتەکانە من پێم وایە پێکهاتە کە باسی کۆتا دەکە کۆتا بۆ ڕێزێنانە لە پێکهاتەکە کۆتا بە هیچ شێوەیەک تعبیر لە ژمارەی خەڵکی ئەو پێکهاتانە ناکە و ئەو شێوەی کە هەیە نابێت بە میزاجی یەکێتی ژمارەی پێکهاتە زیاد بکرێت بە میزاجی پارتیش کەم بکرێتەوە ناش. بەعکسەوە ئەم پێکهاتانە پێویستە ئەگەر مەسلەی ئەوەیە کە چۆن لە کەرکووک و لە باقی عێراق و تورکمان داخلی هەڵبژاردن دێت ببێ کۆتا بەبێ کۆتا داخلی هەڵبژاردن دێت. ئەگە بشیان با کۆتایەکیانەوە بەڵام ئەویت کە بە هەڵبژاردن بیرۆخوان داخلی هەڵبژاردن بن بە هەڵبژاردن بکرێت یا لیستێکی سەر بەخۆیان هەبێت یا دەبی ئەوان لە دەنگدەری تایبەت لە دەنگدەری تایبەت مافی ئەوە نەبی دەنگۆن نە پێشمەرگان هەیە نە شۆتان هەیە دەنگی تایبەت بۆ چیانە بۆ بڵێن خەڵک ئازادانێکیان خەڵک ئازاد نییە ئەو بۆ ئازادی خەڵک نییە ئەو بۆ وەرگرتنی کورسیەکی هەرزانە بۆ حیزبێکی معەن تێدەگەی ئەم کورسیە بە سعرێکی هەرزان نابێت لێگەرە و کورسێ بۆ کۆتاکامی تورکمانەکان زۆر ناڕەحەتن مەسیحەکان زۆر ناڕەحەتن لەسەر ئەوەی کە لێ ناگەرن وەکو پێکهاتە ئیش بۆ خۆیان بکەن وێنێ خۆیان هەڵبژێن. بەس نەتەوەی گرتوەکان راپۆرتێکی کردبوو کۆبوونەوەی کردبوو لەگەڵ ئەو حیزبانێک کە هەن لە پەرلەمان سەردانی و ناوچانەی کردبوو کە تورکمان و مەسیحی تێداژی لە خاڵێکی بڵین راپۆرتەکەی نەتەوەی گرتوەکان وێراتیم دەویستوەکان لە عێراق دەڵێ پێکاتەکان ڕێنمایی لە یەکێتی و پارتی وەردەگرن هیچ ڕێنمایەک لێ وەردەگرن چونکە ڕەنگە جەنابیشت بینی بێت راپۆرتەکە دەڵێ ڕێنمایی لە پارتی یەکێتی ڕەنگە لە بەرخاتری پارتی یەکێتیشیان داخلی جوملە کرد دەستا ڕێنمایان لێ وەرنەگرتووە. باشە بەزۆ چارەسەر یەکێتی نیشتیمانی بۆ کورسی پێکاتەکان کە ئێستا ئەوە ماوەڕێکەوتم گرت چییە بۆ نمونە دابش بکەین بەسەر پارێزگاکان چۆنە؟ من پێم وایە ئەمە بۆ خۆیان تەرکەین پێکاتەکان نوێنەری خۆیان بی هەڵگرت باش ناکرێت. ئێمە ئێستا ناو لە کۆنگرەی پارتی سەرۆکی حیزبەکان هەبوو هاتبوون کاندید بوون بۆ ئەندامی سەرکردایەتی پارتی یەکەندامی ئەگەر سەرۆکی حیزبێکی تورکمانن بۆ دەبتە ئەندامی سەرکردایەتی پارتی مەسەن جەودەندە جاڵ حیزبێکی نییە کاندید بۆ سەرکردایەتی پارتی ئانۆ جەوهەر ئەندامی لەخی ناوچەی ئەنکاوی پارتی باشە چۆن دەبی لەسەر هەنی ئەوە ناکرێت دەبێت لێگەڕێن ئەوە بخوانەوە کۆتای خۆیان باش ئەوە بتە جێگری سەرۆکی پارتی علاقەمان هیچ کە بتە جێگری سەرۆکی یەکێتی مەسیحیە ئازیدیە کەیف خۆیت بەڵام کە باسی پێکهاتەکان دەکەن لێگەڕن پێکهاتەکان بۆ خۆیان. بەس نەخشە ڕێگای یەکێتی نیشتیمانی چییە بۆ نمونەبەوەی ئەو کێشەیەک لا بکرێت ئەوەیە هەر بدرێتە دەست ئەو حیزبانەیەک لا بکرێتەوە یاخود بۆ من ئەو تەفسیلە نازانم
نامە سەرەوە تەفاسیلە چکە ئیشی منیش نییە من دەڵێم بەو شێوە بکرێت کە پێکاتەکان ڕازی بکە ئێمە لە زیاتی پێکاتەکان قسە نەکەین پێ دوایەوە چارەسەر دەبێت ئاگە لێم گەڕین چارەسەر دەبێت لەیان کڕێ باش بەس لیستی من چەکراوەش هاتوتە ئاراوە نیوی کاندەکان بەداخراوە بن نیوی بەکراوە بێ پێشنازی یەکێتی نیشتمانی و یان پارتی بۆ ئاگادار بن پێم وایە من ئەمە نازانم چۆن نەنجامەکەی چۆن دەوێت ئێستا پێش ئەوەی لیژنەی هاوبەش بگاتە یا دەستگایەکانی هەڵبژاردن بگەنە نەتیجە نامێ قسەی لەسەر بکەم بەڵام یەک قسە لەس دەکەم دەڵێم پێویستە پێش ئەوەی ئێمە باسی لیستی داخراوە و لیستی کراوە دەکەین باسی ئاستی کاری پەرلەمەنتارەکانی قۆناغەکانی ئەخیر بکەین سەرکەوتویە سەرکەوتنیە لە ساڵی 2023 نابێت ئەمە ئەندام پەرلەمانی نەخوێندەوەرمان هەبێت نەخوێندەوەرمان هەیە نەخوێندەوەرمان هەبێت ئەبێ هەمان ئێستا لە پەرلەمانی ساڵەکە ئەبێ لەشتیوامان هەبێت نابێ بەس هەیە بە ئێستا لە پەرلەمان ترسم هەبێ دەترسیا بێ باشە ئەنی کوالێتی دابەزیوە بەڕێزش دەکەم پەرلەمانتار بوو لە خولی یەکەم بەڵێ من دەنگەدەم لەبەر خاتران لەبەر مۆزوعێکی معەیەن دەنگەدەین بێت بەس پێشبینی دەکرێ ئەم ساڵ بەر لە کۆتای 2020 هەڵبژاردنەکە بکرێ پێشبینی دەکەن ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێ بۆ نمایەنگی 11 منەوە نازانم ئەمە یەکێتی نیشتیمانی پاش تەواوبوونی ئەم شتانەی باسم کرد یەکسەر پێمان باشە هەڵبژاردن باش ئەی دەبێت چی بکرێ بۆ ئاشبوونەوەی خەڵک چونکە خەڵک نیگەرانە بایکۆتی زۆر هەبوو لە دوای انتخابات کەس نیگەرانی کەس نیگەران ناس ئەوە سیاسیە ئەم هەڵوێستانە سیاسین علاقی بە خەڵکەوە نییە نیگەرانی خەڵکونا نیگەران بۆ ئەوەیە دەنگ بێنی یا دەنگێنی ئەوە بۆ ئەوەیە تو لەگەڵ من قساکەیت بەشداریکردنی خەڵک بەڵێ مەسم بەشداری ڕێژەی بەشداریەوە خراپ بەشداری خەڵک لە ماوەی دوایی گەڕاوەتەوە دواوە ئێمە دەبی کارێک بکەین کە بەشداری خەڵک زیاد دەبە چی دەکرێ و کارە مەجای ئاژنەوە هەیە دەبێ هەوری ئەوە بدەین کە تەنها لە کاتی هەڵبژاردن سەردانی خەڵک نەکەین چونکە لە 4 ساڵە هەرکە ئەوەی پێویستە 4365 ڕۆژ ئەچین دوورەکەوینەوە لە ڕۆژی ئەخیری سەردانی بکەین خەڵک بۆ دڵی ئەو ناخواتەوە ڕەخەم یەک ڕەخەم دوو خەڵک دەبێت تەمین بیلەوەی کە ئەگەر مۆزەفە لە کاتی خۆی موچە وەرەگرێ ئاوی هەیە خەزەماتی هەیە وڵات ئاوەدانکردنەوەی جادەی هەیە وە ئیلاخری وە ئیلاخری لە ساڵێکی کە وشکە ساڵیە بۆ ناوچانەی کە وشکە ساڵی لێ ڕووەدات یا دەبی یارمەتی بدرێن دەبی تەبیعی وەرگیری کە خەڵکە هیجرەت دەکات وشکە ساڵی بە هیجرەت دەکات مەسەلە منتیقەیەکی زۆر هەستیاری وەکو قەراج لە منتیقەی مەخمور لە ڕابردوودا معڕەز بە بۆ تعریب ئێستاگە وشکە ساڵی بێ خەڵک هیجرەت دەکات بۆ ڕێزی ڕێی لێ بگری هیجرەت نەکات پرۆژەیەکی تایبەتی بۆ دامەزرێنی بیژێنی بۆ هیجرەت نەکات باش بەس مەجای ئاشبوونەوە لەگەڵ خەڵک ماوە چکە خەڵک ئەی چۆن ئێستا بێزارێ مەدیراسەتی بۆ دەرەوە بەڵێ حەکیمە دراستەتی ئەو هیجرەی گەنجام بکەین بۆ دەرەوە گەنج بۆ چێ بۆ دەرەوە گەنجێ چێ بۆ دەرەوە ئەبێنی مەجموعەیەکەن بە ناوی باوکیان بە ناوی کەسوکاریان های لایفیا خوڕن گەنجن لە نازان کۆکان لە ئیش لە تیجارەت باشترین سیارە باشترین خانوو خەڵکێکی زۆری ئیشی نییە و نانیش نییە بخۆ و گەنجیشە و خەونەکانی خۆی ناتوانین جێبەجێ بکە پێویستە هەوڵی ئەوە بدەین نەوعێک لە هینی لێک نزیک بوونەوە دروست بکەین و هەندێک لە خەونی ئەو گەنجانە جێبەجێ بکەین ئەو پرۆژانەیان بۆ پیادە بکەین کە جۆب کریەتیڤ بن یعنی مەجای هەلی کار تێدا بدۆزرێتەوە بۆ گەنجەکانی بتوانین ئیستیفادە لێ بکەن بەس ئێستا دامەزرانەکەش وەستاوە کەرتی تایبەتیش وەکو پێویست نییە ئەوە لەبەر ئەوەی ئێمە پێشترێ میزانێ نەبووە ئیمکانیاتی مادی سرف نەکراوە بۆ شتی خراپتر سرفکراوە من نەمزانێت گەندەڵی کەم بێتەوە بەڵام خەرجکردن لەسەر هاوڵاتی کەم بۆتەوە با گەندەڵی کەم بکەینەوە لەسەر هاوڵاتی خەرجکە باش بەس پێ دوایە گەر ئێستا عێراق بودجە پسند کە ئێمەش بودجەمان هەبێ دووبارە دەرگای ئێمە سێ ساڵ بودجە پرۆژەکەی تەقدیم کراوە بودجەی 3 ساڵ تا 3 ساڵی تر بودجە هەیە مەوەسمەوەیە لە عێراق پسند بکەیت لە کوردستانیش حکوومەت یەرێم نابێ خاوەنی بودجەی خۆی بێت با تەبیعی ئەو جاوە بودجێ لە بوارێن کوردستان دێ 12% بودجەی عێراقا بۆ هەرێمی کوردستان دێ هەرێمی کوردستان کابانێکی باش بکە و لەو داهاتانەی هەرێمی ناوچە سنووریەکانی لا نەفتی و نەفتی
لێژی استفادە لێ بکە بۆی بتوانین ژیانێکی خۆشتر و کامرانتر بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەس تامین بکەین. بەڵێ نەگەڕاوێتەوە دواوە لە 1993 بودجێمان هەبووە لە کوردستان بودجێ زۆر گەڕین بەس ئێمە 10 ساڵە حکوومەت هێرێمەکو یاسای بودجێ یاسای نییە گەڕاوینێتەوە گەڕاوێتەوە گەڕاوینێتەوە پێویستە بیرەوە بکەین و کارێمی کوردستان بودجێ هەبێ و ئێستا کەس خەڵک زۆر جار خەون بەوە دەبینی سلفەی زەوات سلفەی عقار قەرزی بچووک تواناسازی نازام چی ئەوە دەبی زیندوو کرێتەوە هاوڵاتی گەنج مەشغول کرێت باش سلفەی عقار و زەواج هەبی چییە بەس مەلای دەوێ مارێکەوە سلفەی عقاری دێ خانە دروست دەکەن زەواج دێژن دێنی مەلای دینی مارە دەکەن ئەوە عایلەی پێکەوەنا قەرزی بچووکی دەدەیێت دوکانێکی پێدادنێ پێدەشی باش بەس ئێستش توانێت ئەوە نیەگەی دارەدانێکی باشی داهاتەکان هەبێ ئەو شتانە پێشکەش بە خەڵک باتۆنەوەی دارەدانی داهاتە بۆیە باسی ئەوم کرد لە داهاتە نەفتی و لا نەفتەکان ئیسفادە بکرێ بۆ هەرێمی کوردستان بۆ خەڵک باش چەند خولەکێکی تر سەبارەت بە کابینەی نۆ یەکێتی نیشتیمانی دەگەڕێتەوە حکوومەت تیمی ئێمە ئێستا لە کۆبنەوەکانی ناو حکوومەتە بەڵام لە کۆبنەوەکانی حکوومەت بەشداری ناکە پێم وایە ئەمە لە گفتوگۆدان بۆیە من پێم باشنێت زۆری دارتێوە بدەین لێگەڕین بە ئەوان لە بینی زۆرداری تێوەرانین بەس مەرجەکان دیارن بۆ نمونە یەکێتی نیشتیمانی بەچی بگەڕێتەوە ئەنجومەنی وەزیران ڕۆژی سەجار دەوترێتەوە ڕئیسی وزە ڕئیسی تیمی یەکێتی سەرۆکی تیمی یەکێتی لەناو ئەنجومەنی وەزیران کاقوبات هەزار جار تکرار دەکاتەوە ینی تا کێشەی دارایی سلێمانی دارایی سلێمانیە مەسلەی هینە مەسلەی لانی ئەمنیش تێدا دۆسیێنانی ئەمنی تێدا تەدەخولە لە ئیشوکاری ناوخۆی یەکتری لە زۆر دامەزراوی هەستیار تەدەخولەکرێ و ئەمانە خراپ و لە مەلعەبی یەکتری تەدەخولەکەن لایەنی سیاسی مەلعەبێکی خۆی هەیە بەس پێشبین دەکەین تا پێش هەڵبژاردن گەڕێنەوە حکوومەتیان هەر ئەو پرسیارە تەرکەکەم تەرکیەکەی زۆر باشە بەس وەکو بۆ هەڵبژاردنیش خۆتان ئامادەکردەوە یەکێتی نیشتیمانی ئامادەی ئامادە پێشبینیتان باشە بۆ ڕاپرسیشتان کردبێ وەڵایی ئەوانە بە خۆی بۆ هەڵبژاردن هێشتا کاتی ماوە بەڵام بەگشتی ئامادەسازێکی باش کراوە باشە بەس وەکو هاوپەیمانە باز لە نیگەرانی دەکەن لە دواخستنی هەڵبژاردن لە هێزی پێشمەرگە نیگەرانی و فشار هەیە ئێمە هاوپەیمانە ئێمە بەگشتی دوو مۆزوع گرنگە یەکێکیانەوەیە لە هەرێمی کوردستان مشکلی یەکێتی و پارتینێ بەتەنێ لایەنە سیاسیەکانی تریش بابەتن و پێویستە لەکردنی یان نەکردنی هەر شتێک لەگەڵ ئەوان ڕاو تەکبیر بکرێت لەگەڵ لایەنە سیاسیەکە ناکرێت لایەنێکی سیاسی بە خۆی داتەوە چەقین دەرێ من نامێ مناقەشە و مۆزوع بکەم ئەوە ئیشی ئەو نییە من بۆ لە بەخاتری ئەو مناقەشە ناکەم مۆزوعەکە لە بەخاتری خۆم مناقەشە دەکەم ئەو لایەنە سیاسیە شەریکی منە لە هەمان ژینگە ئەژی لەگەڵ من کە منی لێژیم بۆیە سەرمابی یاگەرما ئەویش دەگرێتەوە ڕقم دوو ئەوەی کە پەیوەندی بە هاوپەیمانانە هاوپەیمانەکان ئەکید بارودۆخێک لە عێراق هەیە پشتیوانی دەکەن بە ئیمکانیات بە هێزەکانیان لە دیفاع و بەلایەنەوە گرنگە لە ناوچەیەکی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست دۆستێکیان هەیە لە ئەنجامی نەدوزنەوەی زمانێک لێک تێک بگەن نایەنەوەی چێشەکانیان چارەسەر بکەن نیگەرانن دەڵێن فەرمو زمانێک بدۆزنەوە بۆ زمانە گفتوگۆ بکەن لە گرێکتری بۆی تێک تێک بگەن باش ئەی بەهێزی پێشمەرگە لەمپەری هەیە لە بەردەمی خستنەوە ئەی چۆن ئێستا ئەو تیمەی هاوپەیمانان لەگەڵ پرۆگرامێکی 36 خاڵیان هەیە هەموو ڕۆژە ئیشەکەن و قەناعەتیان وایە بەرەو پێش 4 ڕۆژ زۆر بەرەو پێشوە دەبینێتەوە بڕیاری لەسەر بدرێ لەسەر شێوەی تەجنیدکردنی پێشمەرگەی تازە چونکە بەشێکی زۆر لە خەڵکمان هەیە کە حازەکە لە ڕێزەکانی هێزە پێشمەرگەیەکان کار بکە ڕێگای بدێت باشە بەس هێزی تریش دروست دەکرێتە جگەر لە پارتی ویکێتی بۆ نمونە هێزی تریشێ لە سنووری سلێمانی خەریکی ناونووسکردنە ئەوە چۆنە ئەمە مەسلەی ناونووسکردنی ئەم هێزا ئەوە ئێمە دەبی واز لە حەشدی
گەرمیان و حەشدی باڵەکایەتی و حەشدی چی پێدەوترێ زافایەتی بێنین دەبی هەوڵی ئەوە بدەین کە پێشمەرگەی یەک بخەین و بیرەوە نەکەینەوە هەویی سیاسی زەردە سوورە سپیە پەمەیە نارنجیە چی لە گیرفانە پێویستە خەڵکی گەند ویستی خزمەتی وڵاتی خۆی بکە بەرگری لە وڵاتی خۆی بکە لە ڕزەکانی پێشمەرگە وەرگیرێ بەبێ ئەوەی ئاسایش لێرە و لەوێ عەرقەلێ بۆ دروستکە باش بە دووە پرسیار مەسەرەوە بێ چاکسازیەکت بینی لەم کابینێ زۆر باسی چاکسازی دەکرا بەرهەمەکەی دیارە یاخود دۆخکە زیاد کابینە ئێستا کابینەی نۆیەمی هەرێم کێشەیە ئەو کابینەیە ئەو کابینەیە کێشەیە کێشەی هەیە لە دوای کابینەیەکە لە دوای هین هاتووە لە دوای داعش هاتووە و کێشەیەکی زۆری هەیە لەسەر مەسەلەی میزانیە و بودجە و سەریمان 400 میلیۆنەکە ملیاردەکە دێ نایە معاش دەدرێ نادێ لە کاتی خۆ ئەوە کێشەیەکی گەورەیە خۆشت چاکسازیت نەبینیوە لەو ماوەیە من لە ڕێی هین ناودێم لە ڕێی سماقولیۆ دێم بۆ سلێمانی ڕێگاکەی زۆر ناخۆش نەتبینیەوە بەزەوە بەرپرسیارەتی دوولایانەیە وایە ڕێگا هەمەلایەنەیە هەمەلایەنەیە هەیە بە دوعا هەیە بە کار ئێمە دوعاکەمان لەسەرە بەڵێ سپاس دەکەین کاکسالی ئەگەر شتێکت ماوە سپاس دەکەین زۆر سپاسی ئامادەبوون دەکەین دیدار لەگەڵ جەنابەت خۆشە زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتە عەزم نەکردی زۆر سپاس دەکەین زۆر سپاس کاکسالی سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین خواتان